بەناوی خوای بەخشندەی میهرەبان پێشەکی زۆ بەخێراتتان دەکەم بەخێراتنی کەناڵی پەیام دەکەم کە ئەو دەرفەتەدان بۆ من ڕەخسان یاخوا بە خێربێن سەر چاوان. من ناوی تەواو محەممەد ئەبوبەکر عوسمانم ساڵی 1968 لە گوندی قەرەتەپەی سەربەناعی بنگر لەدایک بوو. خولیای خۆم بوو، هەر زۆر حەزم لە مفەکەرە و ڕۆژمێر و بەسەر هات و یادەوەری و ئەو شتانە هەبوو. کۆی ئەو دەفتەرانە واتە کۆی ساڵەکان نزیک دەبینەوە لە 45 ساڵ، یعنی تقریبا بڵین کە ئەمڕۆ 22 بچینە 13 دەبێتە 45 ساڵ، واتە کۆی دەفتەرەکان نزیک دەبینەوە لە 45 دەفتەر واتە 45 ساڵ لە 13 بۆ ئێستا تقریبا نزیک دەبینەوە لە 45 ساڵ. لە فەیسبوک بەناوی محەممەد بابەکە قەرەتەپەیەوە، بەڵام ئەو بەڵە خەڵک پێم دەڵێ سندوق ڕەشەکە، پێم دەڵێ ئەرشیف، پێم دەڵێ گۆگڵ ئیدی هەر زۆرشتم پێ دەڵێن. هەموم لەبەرە، بەڵام تقریبا لە 79 تا دەگاتە ساڵی 2000 زۆربیانم لەبەرە. لە دوای 2000 هەندێکم لەبەر ماوە، بەڵام زۆریان لەبەرم نەماوە. دەبێ بگەڕەمە لای دەفتەرەکانم کە خەڵک پرسیارم لێ دەکات بۆ لەدایک بوون، بۆ مردن، بۆ زەواجی بڵێن، بۆ ئاعلان، بۆ شتێک زۆر کەس پرسیارم لێ دەکات، دێنەرام بوو بەخۆشی و بە جوانی زۆر وەڵامیان دەدەمەوە. لەدایک بوونە، مردنە، زەواجە، نێژن گواستنەوەیە، ئیدی باخەکەی کەش و ئاو هەوایە، ڕەشەبایە، بارانە، بەفرە، ئیدی زۆر جار نووسیوە. بەسەرەن تۆ بۆ نمونە لە ساڵی 30 ساڵی 1982 زووترین پەڵەیدا مەسەلەن، بەڵام مەسەلەن چەند ساڵ لە پاییزێدا بەفرباری وە فەرەکان نووسین و لە وەرزی بەهاریشدا بەفرەکان نووسی و تەمان زستانی و کاتی بەفر و بارانە نووسی و من و وەردەکانی هاو هەوا و لەدایک بوون هەموو شتەکانم نووسیون. ئەم ڕۆژمێرەی کە لە بەرزسندایە ڕۆژمێری ساڵی 1990 کەسە ئەمە تۆ بۆ نمونە ئەوەی دەخوێنەوە کە ئەمە ڕۆژی سێشەممەیە 28 مایس واتە 28 پێنجی 1991 بەرامبەر مانگی کوردی حوتی زۆزەردان و بەرامبەر ساڵی هیزری 16 زولقائیدا کە نووسیمە لەم ڕۆژەدا بوو بە ئەسەب و داخی ئاخێکی زۆرەوە. باوکی خۆشەویستم دواترپەی بری لە لێدان کەوت و ماڵ ئاوی لە ماڵ و منداڵی کرد و کۆچی دوایی کرد. خوارێ خۆش بێ بە بەهشتی بەرینی شاد بکات. ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. لەم ڕۆژەدا بخوا کوڕی پێبەخشین، ئەم ڕۆژەش باران باریوە و خوارزای شمەر ئەو ڕۆژەی لێرە بووە کە ئەم کوڕە بوو لەدایک بووە کە دەکات سپێنی تەمەنی دەبێتە 33 ساڵ. بەرواری ئەم مفەکەرەشم کە کۆنتری مفەکەرەیە واتە ڕۆژمێر کە ئێستا لە بەردەستمدایە یەکەم مفەکەرە و یەکەم ڕۆژ کە دروستم کرد ئەگەرێتەوە بۆ ڕۆژی 13/6/1979. ئەم مفەکەرەیە کە دروستم کرد یەکەم ڕۆژ بۆ ڕۆژی 13/6/1979 و ئەو کاتەش کەوکو پێم گوتی کە ئیشم کرێکاری و فەلاعی کرێکاری بووە. لەگەڵ باوکی ڕەحمەتیم چووم بۆ نۆگرینەوە، یەکەم ڕۆژ بە نۆگرنەوە تۆمارم کرد و یەکەم بەسەرهاتیش لە ئەم مفەکەرەی کە بەسەرهاتی ناخۆش تۆمارم کردبێ ئێشیان کارەساتی داریگردی لە مابەینی گوندی قەرەتە بۆ بەردەکۆزدا. باوکی حاجی عەبدوڕەحمانی مەمەنداوە کۆچی دوای کرد، خواری خۆش لە کەسێک کە بەدەمی سارە ڕۆیشتن. ئەمانە یەکەم کارەسات بوو، بەڵێ ئەمە هەر یەکەم ڕۆژە هەرچەند ڕۆژی 13/6 ئێستا لێردا نەماوە. بعد نووسیمە لەم ڕۆژەدا بوو لەگەڵ بابم چوون بۆ نۆگرینەوە. یەکەمیان بەنسبەت کوردستانەکەمەوە ڕۆژی 26/2/1988 یەکەم ڕۆژی قۆناغی ئەنفال کە دەستی پێکرد. ئەم قۆناغی ئەنفالە 7 مانگی ڕەبقی خایان کە دەگاتە مانگی نۆی 1988. ئەمە بەڕاستی ناخۆشترین شت بوو لای من. ڕۆژی 28 پێنجی 1991 کۆچی دوایی باوکم بەڕاستی ئەویش کاریگەری زۆری تێکردم و کاریگەریش هەر مەسەد خێزان و ماڵەوەمان. کۆچی دوای دایکم ئێوارەی 18/6/2001 ئەویش بەڕاستی دایک جێگای پڕ نابێتەوە و خواری خۆش بێ لەگەڵ هەموو لایشم. خۆشترین ڕۆژ بەلای منەوە کە تا ئێستاش بەردەوام بوو لە کاریگەری لەسەر ماوە، خۆشترین ڕۆژ لەم چواروەردی ساڵە بەرەبەیانی جەژنی ڕەمەزانی پیرۆزە لەگەڵ الله ئەکبەری بەیانی جەژنی ڕەمەزانی پیرۆز و بەرەبەیانی الله ئەکبەری جەژنی قوربانی پیرۆز. ئەمە خۆشترین ڕۆژن لەلای من لە حەش وەردەکەن، بەڵام بەداخەوە جار شلم بەداخەوە ئەوەی جێگەی داخە لەبەر چەند هۆیشی کاری چەشمە چەشمی خێزان و ساربوونەوەی خەڵک بە پاساوی جۆرا و جۆری خراپ، ئەمانە زۆر جارە ئیسپادەم لە جێژنەکانی نەکردووە جێگەی داخەوە. لە خۆشەکاندا بەڵام بەڕاستی لەدایکبوونی منداڵەکانم هەموو جارێک کە تۆمارم کردوون یەک بێکە نووسی بن بەڕاستی ئەمە خۆشێک بوو بۆ من کە منداڵەکانم دەبوون ئەو خۆشێک بوون. و خۆشێکی ترم بەر لەوەی کە بێمە سەرخاو خێزانی خۆشە منداڵەکانم بەڕاستی کاتی مناڵیم لە قەرەتەپەدا ئەویش کاتێکی زۆر خۆش بوو بۆ منیش. وەڵا زۆرم خۆش دەون و زۆریان هۆگرم.
زۆر جاران ئێستا دەگەڕێمەوە بۆیان تەماشا دەکەم بڵێ مستەفا فەقەت ساڵی 2024 لە بەردەستیدایە و ئێستاش بەرواری ساڵی 2018 ڕۆژانە تەماشای دەکەمەوە وردە تەماشان دەکەمەوە زۆر وەگریانم وڵاتی ئەوش تۆمار دەکەم کە ئەمڕۆ سێشەممێ 20 شوبات تا یەکی ڕەشەمێ یەکی دوڵدەی 2023 بەرامبەر دوڵدەی شەعبان کە نووسیمە کوڕەکەم لە دەوام بوو ئیشانەوە لە دەوام بوو نووسیمە دەزم لە دەوام هاتەوە شەن دەوام هاتەوە بۆ دەیسەمە دەم ڕۆژدا بوو برادرانی کەناری پەیام سەردانیان کردبوو This was